بەڕێز ساڵمۆنتس ببوورە ڕامانگرتی لەم ڕۆ چەند جارێک لە چەند شوێنێک باس لە باسی ساختەکاریە هاوبژارنی ئەمریکا ساختەکاری تیاکرێت؟ بەڵێ بە پرسیارێکی گشتگیرە ئەگەر بە گشتگیری وەڵام دێنەوە بڵێ دەکرێت ساختەکاری بکرێت و پێشتر چەندین کەیس هەبووە کە براونەتە دادگا و دوایتریش یەکلایی کراونەتەوە لە 4 ساڵی داهاتوو لە هەڵبژاردننی ساڵی 2020ش بە هەمان شێوە چەندین کەیس هەبوو. ئەگەر بڵێ ساختەکاری کراوە بڵێ بە دڵنیاییەوە لەوانەیە ساختەکاری کرابێت و هەندێک کەیس با بڵێن تێبینیان لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن هەبێت. بەڵام تاوەکو ئێستا من نایبینم کە بە شێوەیەکی فراوان ساختەکاری کرابێت بە بەراورد بە هەڵبژاردننی پێشوو. بەڵێ سەبارەت بە قبولکردن یاخود قبول نەکردنی ئەنجامەکانی دەنگدان دەوترێت ئەگەر هەیە دۆناڵد ترامپ قبولی نەکات ئەگەر قبولی نەکات چی ڕوادا؟ بەڵێ با پێشبینی بکەین و من ئەلگۆرت بیردەهێنمەوە ئەو کاتی لە ساڵی 2000 لەگەڵ جۆرج بوش چوونە ڕکابەریەوە بە هەمان شێوە ئەلگۆر ئەنجامەکانی ڕەت کردەوە بەڵام دواتر ئەنجامەکان پەسەند کران و جۆرج بوش بووە سەرۆکی ئەمریکاوە بە هەمان شێوەش لە 2016 هیلاری کلینتن ڕەتی کردەوە ئەنجامەکان بەو شێوەیە ببوون بەڵام دواتریش ئەنجامەکان بەو شێوەیە بوون و بینیتان دۆناڵد ترامپ بووە سەرۆکی ئەمریکا و بە هەمان شێوە ئەو کاتەشی کە هەڵبژاردننی 2020 بوو دۆناڵد ترامپ بە هەمان شێوە وتی ساختەکاری کراوە بەڵام بینیتان کە ئەنجامەکان پەسەند کران و جۆ بایدن بووە سەرۆکی ئەمریکا و ئەمە پرسیارێکە کە پێویستە هەمووان وەڵامی بدەنەوە و ئەمە پرسیارێکە کە پێویستە دۆناڵد ترامپیش وەڵامی بداتەوە بە هەمان شێوە کە ئایا ساختەکاری کرابێت یاخودنا. بەڵێ جا پرسیارەکەی من لەو ڕوانگەیەوە بوو کە ئایا دۆناڵد ترامپ قبوڵیەکە یاخودنا شێوی دروستە بێ یاخودنا چونکە کۆزانین دۆناڵد ترامپ هۆکار بوو لەوەی کە هەندێک لە هاوڵاتیان هەڵبکوتنە سەر بارگای سەرەکی کۆنگرس لە ئەمریکا. بەڵێ ئەو شتێکی وای نەکرد و ڕاستە دۆناڵد ترامپ داوای لە هاوڵاتیان کرد کە بچنە سەر کۆنگرس بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی کاریگەری ئەو نەبوو بەڵکو خەڵکی خۆیان ئەنجامەکانیان ڕەت کردەوە و ئەمە باسیەوە نییە کە ئەنجامەکان چۆن بوون و چۆن خەڵکی بیر لە ئەنجامەکانی هەڵبژاردن دەکەنەوە بەڵکو ئەمە دەوەستێتەوە سەرەوەی کە چۆن خەڵک ئەنجامەکانی هەڵبژاردن پەسەند دەکەن و قبوڵیان دەکەن و هیچ هەوڵێک نەدراوە کە ڕێگری بکرێت لەم پشێویانە و دۆناڵد ترامپیش بە هەمان شێوە هیچ ڕێگریەکی نەکردووە کە لە 6/1/2021 کە شتێکی لەو شێوەیە ڕوونەدات و ڕووداوێکی لەو شێوەیە ڕوونەدات کە دەنگدەران نەچنە سەر بینای کۆنگرس. بەڵێ سەبارەت بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەمرێمی کوردستان و ئەمریکا لە هەرێمی کوردستانەوە بە وردی چاودێری هەڵبژار ناکرێت چاوەڕێی دەرەنجامەکانن چی لە بەرژەوەندی کوردە کێ لە بەرژەوەندی کوردە لە دیموکرات و کۆماریەکان؟ ئەگەر من لە کوردستان بوومایە هیوام دەخواست ترامپ
ئەم شەو هەڵبژارنەکە بباتەوە. with the Trump election, لەوانەیە ئەگەر ترامپ هەڵبژێردرێت defensive weapons would actually be used, هەندێک لەو چەکانەی ئەمریکا هەیەی دەکرێت not as it has happened. بەکار بهێنرێت و هەندێک لەو سیستمە بەرگریانی کە ئەمریکا هەیەی دەکرێت بەکار بێن بۆ بەرگریکردن لە هەرێمی کوردستان ئەو کاتێکە هێرشی دەکرێتە سەر. Are very much supportive of چونکە Iraqi Kurdistan. دۆناڵد ترامپ زۆر باش پاڵپشتی لە هەرێمی کوردستان کرد و پاڵپشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرەوە. بەڵام ئیدارەی دیموکراتەکان بە شێوەیەکی سیستماتیکی هاوکاریەکی ئەوتۆی هەرێمی کوردستانیان نەکردووە. با زۆر نەچینە ڕابردوو بینیمان لە چەند مانگی ڕابردوو هێرش کرایە سەر هەرێمی کوردستان بە موشک لەلایەن ئێرانەوە هەولێر کرایە ئامانج و قوربانەی لێکەوتەوە. بەڵام ئیدارەی بایدن بە هیچ شێوەیەک هیچ سیستمێکی بەرگری چالاک نەکرد بۆ ڕێگریکردن لە موشەکانە، چونکە دەیانوت هیچ باڵەخانەیەک با بڵێن هیچ باڵەخانەیەک و هیچ بنکەیەکی ئەمریکا نەکراوەتە ئامانج تاوەکو ئێمە وەڵام دەینەوە. بەڵام ئەگەر ئیدارەی ترامپ وایە بەدڵنیایەوە بەرگری دەکرد. بەڵێ هەندێک لە چاودێران ئەڵێن نەک ترامپ یان بایدن یان کاماڵە هاریس هیچ کام لە سەرۆکەکان زۆر گرنگی باوپەیمانەکانیان نادەن، تەنها و کاتە نەبێت کە بەرژەوەندی تایبەتی ئەمریکا کەوێتە مەترسی و دەست بە جوڵاکەن و ئامادەی وەڵامدانەوەن، ئەگەرنا بەلانەوە گرنگ نییە هاوپەیمانەکانیان چیان لێدێ. ئەمە ڕاستە بۆ تەواوی سیاسەتی ئەمریکا. Do you have any? Because I'm in like an elections party of. بەڵێ سوپاس بۆ میانەکەم بەڕێز ساڵ مۆنتێس ئەندامی پەیمانگای گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی لە ڤێرجینیاوە لەگەڵماندا بوو. یانەکان ڕاستەوخۆن کاتی